بەڵام دێمەکو بیرخستنەوەیەکیش چەند شتێک بیرە خەمەوە هەم بیری خۆمان هەم بیری ئەو ئەلمانیا تاغوتە بێ وەفا و سپڵە و ڕقنانەی کە ئێستا هیچ خوێنێکی ئێمان لە بەرچاو نییە و پێشیان وایە کە ئەمان بۆ ئەچێتە سەر بەم شێوەیە و ئەو حادیسێش ئەوەش کە لە غەزە ڕووەدا بە تەکید بەشێکە لەم ململانەی ئیسلامی و عەلەمانیە کە خوای گەورە هەمولایەکمان سەرکەوتوو کە نەفەس درێژ بینتیایە کار ئەم قۆناغەش ببڕین بە حەول و قووەتی خوا. سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ بڕێک سامانی بەیتولمالی لابوو بۆ بەخشینەوەی بەسەر هەژاران و مستحقانە هەندێک گوارەی تیا بوو ئەوانەشی دابش کرد لە کۆتاییەکێکی بەدەستەوە مابوو تاچێک بوو جووتەکەی نەمابوو وتیانە ئەمیری مسلمانان ئەوەشیان بە ئوم کەلسومی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم يعني ئوم کەلسومی کچەزای پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی نا ئوم سولەید شایەنترە ئوم سولەید لەو ئافرەتە ئەنساریانەیە کە بەیعەتیان بە پێغەمبەردا لە غەزای ئوحودیشا گۆزە ئاویانە گەیاندە مجاهیدەکان. ئەمە حەدیثێکی صحیحە لە بوخاریە ژمارە 4071 کار و لە فتح الباری مجلدی حوتەم بە تەفسیل ئیمام ابن حەجەری عەسقەلانی شەرحیەکە کە چۆن ئوم سولەیتی بە گەورەتر داناوە لە ئوم کەلسومی کچەزای پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام بۆ تاچێک گوارە کە حتما هەر ئافرەتەکە دڵی پێخۆشەکە جناخۆ هەر تاکەکە ناکا بە جۆچکەیە بە تەنیا. ئەمە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ فەرمووی ئەم تاکە بۆ ئوم سولەیت باشترە چونکە ئەو گۆزە ئاوی بۆ هێناوین کاتی خۆی لە غەزاکانە. ئەمە فەزلی گۆزە ئاوی جیهادە لەسەر ئەو نەسەبە پیرۆزەی پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام. إمام بخاري جرته وفرمى سأل جبريل النبي كيف أهل بدر فيكم قال خيارنا قال كذلك من شهد بدرا من الملائكة هم خيار الملائكة. ديسان لفتح الباري لمجلد حوتم لا برسي صوت السيردمة أفرمى كجبرائيل بيغمري برسي عليه الصلاة والسلام إيوه چون أروان بجدار بواني غزاي بدر فرمي تشاكترين مانن يعني تشاكترين فريشتكان وانن كذا بزيبون يارمتي أهل بدر يعني دا بيغمري عليه الصلاة والسلام فرمي إيمش جبرائيل فرمووی ئێمەش ئەو فریشتانە بەشدار ئەو فریشتە ئێمەش ئەو فریشتانەی بەشداری غەزای بەدریان کردو بە چاکترین فریشتە دائنێن لە ناو خۆمانە یعنی چۆن ئێوە لە ناو خۆتانە ئەهلی بەدر بە باشترین کەس دائنێن ئێمەش ئەو فریشتانەی بەشداری غەزای بەدریان کردووە بە باشترین فریشتە دائنێن. ئەمەش ڕێزی ئەوانەی کە بەشداری جیهادەکەیان کردووە. ئیمامی موسلیمە جێڕێتەوە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی كل ميت يختم على عمله إلا المرابط فإنه ينمى له إلى يوم القيامة. لشرح مسلمة لمجلد سيانزان بشرح إمام النووي رحمة إخوائي بلا برشط يقى فرميها مو مردو يكو تايبا كرد وكاني دي تنها سنقر نشين نبي يعني أوي للرقاء إخوائي قوريا باسوانا چونك أو كرد وكاني تاروجي قيامت هر قرشو نشو نما أكن هر بردوامي شبن